البته گەراگای لێ بێ دوو بەڕێز منیان بە خانەنشین ئەژمار کرد هەڵبەتە سەیری سەر و سیمامەکەن ئەڵێن لەوە چ ئەمە کارمەندێکی خانەنشین بێ بەڵام من بەڕاستی کوردایەتی و دژایەتی گەندەڵی و کیمیابارە و ئەنفال پیری کردم. من ئێستا لە ماڵەوە چوار مناڵم پێگەیاندووە کە دوانیان ئەنزازیارن، دوانیشان کۆلیژەکانی تریان تەواو کردووە. سەوەکو ئەم گەنجانە لێرە بە تەمای دامەزراندنن، بەڵام فەرق و فروق و جیاوازی حیزبایەتی و چینایەتی یەکێتی و پارتی وای کرد کە مناڵەکانی میژ ئێستا لە ماڵەوە چاوەڕوانی دامەزراندنن کە ئەمانە ئەبینم مناڵەکانی خۆم بیرەکەوێتەوە لەبەرەوە هاتوومەوە پشتگیریان و بەدڵ پشتگیری لە داوەڕەوەکانیانەکەم. با ئێمە هەر پارتی جیا نەکەینەوە، ئەگەر سەرنج بەی لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا یەکێتی و پارتی بە 50 50 حکومڕانیان کردووە. ئێستاش ئەگەر کاک مەسرور و کاک نێچیر چەند تاوانبار بن، کاک پاڤێڵ و کاک قوبادی ژەوەنە تاوانبارن، یعنی هەردووکیان بەڕاستی حیزبایەتی و شۆڕشیان بۆ خۆیان کرد، بەڵام لەسەر شان و باز و ماڵ و مناڵ و خەرجی و خوێنی ئێمە ڕێکەوتن بەرە و بزنس و بەرە و ئەو ئیشانەی کە ئێستا ئەیان بینین. بەڵێ خەڵکی ئەم وڵاتەن، بەڵام بەڕاستی پێوەرێگەیە لە ژیانی ئینسانە. ئەگەر ئەو پێوەرە نەبێت ئێتر ئینسان ئەتوانم بڵێم وەکو ئاژەڵێک وەکو درڕندەیەک لە ناو دارستانێک ئاژی. یەکەم پێوەر ئەوەیە کە ئینسان ئەبێ خوای گەورە بە مراقیب و بە لێپرسەریەوەی خۆی بزانێت لە ژیانیدا. دووەم ئەگەر یاسایەک نەبوو محاسەبێت و ئەمانە خۆیان یەکەم ترسی خۆیان لە دڵانیە، دوام خۆشیان بەسەروی یازا لە قەڵەم ئەێن و هەموو یاساکان بەدەست خۆیانە، لەبەر ئەوە چی بۆ خۆیان بێ بە گەز و بە من و بە مەتری خۆیان ئەیپێون و فەقیر و هەژار و خەڵکێکی کەم دەرامەت و لە خوار خۆشیانەوە ئەوە مەسیرەتی کە ئەیبینی. وەڵای تر ئەوە وەکو ئەوانەی تر چۆن سەدام و قەزافی و بن عەلی و ئەوانەی تر ناویان نووسراوە هەر وەکو ئەوانە نووسرێتەوە، زاڵم بە زاڵم ئەنووسرێتەوە و غاندی و ماندێلا و ئەوانەش وەکو خۆیان مێژویان بۆ نووسرێتەوە. هەر کەسە و بە پێکردەوەکانی خۆی مێژوو بێ ئەنووسرێتەوە، مێژوش زوڵم لە کەس ناکات. ئیتر خۆ لەبەر چاوی خۆ دەگەر باخێک ئەگەر ماڵێک خاوەنی نەبێت ئاژەڵیش تێی بەرە بێت. ئەم کوردستانەی ئێمەش بەڕاستی بێخاوەنە، لەبەر ئەوە بە ئێرانتەوە بە حەشدی شەعبیەوە بە تورکیاوە بە هەر کەسێکەوە کە بێوێ دیێتە ناو ئەم وڵاتەوە و ئەمانەش بە خێراتن یانەکەن، هەر یەکە بۆ مانەوەی خۆیان چوونەتە باوەشی وڵاتێکی دراوسێەوە و ئێمەشیان ئاوا بێناز و بێساحب بەرەڵا کردووە بەناو ئەم وڵاتە بێنازە. وەڵایتر تەبعاً وەکو خاوەن و وەکو خەباتگێر هاتوون، بەڵامێتر هەموو کەسێک دیعایی چی بکات خەڵکی سەیری کار و کردەوە و ئیشەکانی ئەکات. تۆ با خۆت بە دڵسۆزی من بیتە قەڵەم، من سەیری کارداوانەوەی تۆ و بەرخوردی تۆکەم لەگەڵما. یەکێتی پارتی چۆن بەرخوردیان کرد لەگەڵ خەڵکی کوردستانە، چۆن تەعاملی لەگەڵ خاکی کوردستانە، هەر ئاوا درێنە قەڵەم.